5 ڕۆژ بەسەر کوشتنی مێرمنداڵەکەی گەڕەکی کەنەکەوەی سلێمانیدا تێپەڕی. پۆلیسی سلێمانی دوو تۆمەتباریان لەسەر ئەنجامدانی تاوانەکە دەستگیر کرد. پۆلیس تۆمەتبارانی بردەوە شوێنی ڕووداوەکە کە لە ناو دەغڵێکی گەنمدا تاوانەکەیان ئەنجامدا بوو. لەوێ تۆمەتباران بە وردی شێوازی تاوانەکەیان بۆ تیمەکانی بەڵگە و تاوان باس کردووە و لە بەردەم دادوەریشدا دانیان بە تاوانەکەیاندا ناوە. دەرکەوتووە پێشتر هیچ کێشێکیان لەگەڵ کوژراوەکەدا نەبووە، بەڵکو لە پێناو 30,000 و مۆبایلێکی سمارتفۆندا ڕاوێژ ساڵحی تەمەن 13 ساڵیان کوشتووە. دوێنێ سەردانی باوکی ڕێژ کوژراوەکەم کرد و لەگەڵ برانی پۆلیس بەڵێنمان پێدان ئێمە هەموو جوودێکی خۆمان بکەینە کار بۆ ئەوەی بتوانین ئەم دەسەر ڕەشە بدۆزینە و ڕوبەڕووی دادگایکەینەوە. خۆشبەختانە ئەمڕۆ توانیمان بکەری تاوانەکە دەستگیر بکەین و ڕوبەڕووی دادگای بکەینەوە. تومەتبارەکان با ئەو بزان پێشتر 2 ڕۆژ پێش ئەوەی تاوانەکە ئەنجام بن نەخشیاندا ڕشت بوو بۆ ئەوەی ئەم تاوانە ئەنجام بن. هیچ کێشەیەکی نیام کوڕە خۆتان نەزان تەمەنی 13 ساڵ بووە. هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی نەبووە، هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەس نەبووە. ئەوەی کە دانیان پیاناوە ئەم کوڕە مۆبایلێکی گرانبەهای پێ بووە لەگەڵ بڕی 30,000 دینارە. مۆبایلەکەیان بردو و پارەکەشیان بردووە. تۆمەتبارەکان تەمەنیان لە نێوان 7 بۆ 18 ساڵدایە. بەوتەی بەڕێوەبەری گشتی پۆلیسی سلێمانی پێشینەی تاوانیان نییە، بەڵام قەرزار بوون و ویستویانە قەرزەکەیان لەو ڕێگەیەوە بدەنەوە، بۆیە پەنایان بردووەتە بەرکوشتنی ئەو مێرمنداڵە. باوکی ڕاوێژ دەڵێت ئێستا دڵخۆشم کە تۆمەتباران دەستگیر کراون و داواش لە دادگا دەکات بکوژانی کوڕەکەی لە سێدارە بدرێن. والله هەستێکی زۆر خۆشم هەیە، زۆر سوپاسی ئەم دەستگا ئەمنیان ناکەم. ئەتەوێت با بڵێن چۆن با بڵێن حەقی کوڕەکەت؟ والله من ئەمەوێ بەس ئێدام بکرێن، هیچ شتێکم ناوێ. ئێوە پێشتر کێشەتان هەبوو؟ هیچ شتێکمان لەگەڵ کوڕیان نەبووە، بەس لە پێناوی پارەیان کوڕی منەوە کوشتووە. ڕاوێژ ساڵح دایک و باوکێکی پیر و 5 خوشکی هەیە. شەوی پێنجشەمە لە سەرهەینی کاتێک وەک شەوانی ئاسایی لە ماڵ دەچێتە دەرەوە لەلایەن ئەم تۆمەتبارانەوە کە پێشتر پلانی بۆ دانراوە بۆ پیاسەکردن پێکەوە دەچن بۆ ئەم دەشتایەی نزیک ماڵەکەیان لە نزیک شوقەکانی کەنەکەوە. دواتر تۆمەتبارەکان هێرشی دەکەنە سەر و دەیخنکێن و بەبەر دەکێشن بەسەریدا و بە کوژراوی لە ناو دەغڵەکەدا جێی دەهێڵن. لە سەعات 2 شەودا تەرمەکەی لەلایەن کەسوکارەکەیەوە دەدۆزرێتەوە و پۆلیسی لێ ئاگادار دەکرێتەوە. پۆلیسیش دوای 5 ڕۆژ تۆمەتبارەکانی دەستگیر کرد. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.